لە ڕاستیە لە شوێنێک لە ناوچەیە کە تۆ داوای ئازادیەکە ینی ئازادی نییە کە داوای ئازادی بۆ کەسێک یانی و کەسە ئازاد نییە لەبەرەوەی دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی دیکتاتۆری و فاشیستی هەروەها داگیرکەری خاکی کوردستانە هەموو ئازادیەکانی لە میلەتی کورد زەوت کردووە و لەناو ئەوانەشدا لە بەڕێزبڵا ئۆجەلان لە سەرکردەکانی تریش لەگەڵیا لە چالاکوانەکان لە حیزبە سیاسیەکانی زەوت کردووە هیچ ئازادیەک نیە لەبەرەوە هەڵمەتێک بۆ ئەوەی کە ئەم بەستەڵەکە دیکتاتۆری و فاشیستی لەسەر کوردستان بشکێت و دەرچەیە بۆ ئاشتی و دانوستان بکرێتەوە ئەبێ لە هەرێمی ئەساسیەوە دەست بە داوای ئازادی بکرێ کە ئەویش داواکردنی ئازادی بۆ بەڕێزبڵا ئۆجەلان کاتی ئەم کەمپینە دەستی پێکرد گرنگیەکەی لەوەدایە کە ئەگەر تۆ بتوانی ئازادی بەڕێزبڵا ئۆجەلان مسۆگەر بکەی ئەوە ئەتوانی ئازادی سیاسیەکان و ئازادی زیندانیانی سیاسی تر و هەروەها ئەو سیستمە سیاسی کە لە تورکیا هەیە بیگۆڕی گۆڕەکایی تیا بکەیت و اینجا میلەتی کورد لە مافەکانی نزیک ئەبێتەوە چونکە ئیتر پرۆسی ئاشتی و دانوستان دەست پێ ئەکا ئەمە گرنگی ئەم هەڵمەتانەیە کە لە خاڵێکی ئەساسیەوە دەست پێ ئەکا بۆ ئەوەی کە داوای ئازادی بەڕێز ئۆجەلان بکرێت ڕۆشن بیران لە سەرتاسەری دنیا هەڵمەتێکی گەورەیان دەست پێ کردووە یەکەم جار هەزار و چەند ڕۆشنبیریە بوون پێکەوە هەڵمەتێکیان دەست پێ کرد بە ناوی دادپەروەری جیهانی بۆ کێشەی کورد و لە چوارچەوەی ئەم هەڵمەتەیە داوای ئازادی بەڕێز ئۆجەلان کراوە کە پەرلەمانتاری تایە کەسایەتی تایە ڕۆژنامەنووسی تایە خەڵکی ئازادی خوازی تایە ئێمەش لە کوردستانە کاتی ئەم هەڵمەتەمان بینی پشتگیریمان لێ کرد ئیمزامان کرد داوای ئازادی بەڕێزیانەکەین چونکە بەڕێزیان هەموو تەمەنی بۆ قەزیە کورد تەرخان کردووە لە پێناوی ئازادی میلەتی کوردە حیزبی دروست کردووە خەباتی بەڕێوە بردووە پێشنگایەتی بوژانەوە و ژیانەوەی میلەتی کردووە لە باکووری کوردستانە لە سڕینەوە ڕزگاری کردووە گەیاندوێتە مەرحەلەیە کە ئیتر ئەبێ بەڕاستیەکەی زمانی دیالۆگ و زمانی سیاست و زمانی ئاشتی بێتە پێشەوە قسە بکرێت و بە ڕێگەی دیموکراسیانە قسە بکرێت بۆ ئەمەش پرۆژەیان هەیە پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتیان هەیە پرۆژەی نەتەوەی دیموکراتیان هەیە پرۆژەی کۆنفدرالیزمی دیموکراتیان هەیە ئەم پرۆژانە پرۆژەی گرینگن ئەگەر هەر دەوڵەتێ جێبەجێ بکا و دوای ئەم پرۆژانە بکەوێ ئەو دەوڵەتە بێت کە ئارامی تیا بەرقرارە بێ ئاوەدانی گەشە ئەکات و هەروەها سەرکوتکاری و زیندان نامێنێت و لەبەر ئەوە بە ئەم پرۆژانەوە کورد داوای ئازادی بۆ بەڕێز ئۆجەلانەکە ئێمەش لەو چوارچێوەیە وەکو هاوڵاتیەکی کورد بە پلەی یەکەم هەروەها وەکو کەسێک کە خەونمان بە ئازادیەوە هەیە بۆ میلەتەکەمان پشتگیری لە ئەو هەڵمەتانەکەین ئەو هەڵمەتانە هەڵمەتی زۆر گەورە و یەکلاکەرەوەن ئێمە ئومێد دەکەین ئەو هەڵمەتە بە ئەنجامی خۆی بگات و لە نەتیجەیە دەوڵەتی تورک ناچار بەوە بێت کە مل بە ئازادی و بە دانوستان باش چونکە تا ئێستا کە ملی بەوانە نەداوە